بەڕاستی بێ بڵێن کارە ساتە ئەمە چەندین جارە ئەم بردومان و سنوورەکانمان داگیرەکرێت لەلایەن وڵاتانی دراوسێەوە چ تورکیا بێت چ ئێران بێت بەڵام ئەوەی کە ناخۆشتر لەمە کارە ساتر لەمەیە بێدەنگبوونی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانە لەم پرسە تاکەی ئەمە ئەکرێت کە ئەوان بێدەنگ بن لە بەرابەر ئەم هێرشکردنە سەر سنوورەکانمان و سەر گوندەکانمان و ئاوارەبوونی گوندەکانی خۆمان بەڕاستی بەرەو کوێ بڕۆنیانی ئەم خەڵکە لەوە زیاتر ئاوارەبوونی کوردستانی باشوور تاکەی بە هەڵوێستی ئێمە بەرپرسان ببینین ئەمە خۆی پرسیارێکی گەورەیە ئایا ئەکرێت جوابی ئەم پرسیارانە کەی بدرێتەوە و کەی هەڵوێستیان هەبێت چەندین پرسیار لە چەندین هاوڵاتی بڵین هەموو ملەتی کوردستان ئەم پرسیارەی هەیە بەڵام کەی جواب ئەدرێنەوە ئەوەیان بەرپرسان نەزانن بەڕاستی بێگومان زیانە من مەبەستم ئەوە بوو کە ئێمە ئاوارەی گەورەمان دروست بوو کاتی خۆی ساڵی 92 ئێمە لە بەعز ڕامان کە بەرەو تورکیا و ئێران خەڵکی ڕۆی ئێستا ئەوان هجوومەکەنەکەنە سەرمان دێکانمان چۆڵەکەن لە تاو ژیانی خۆیان و ماڵ و مەنزڵ و هەموو شتێکیان جێ ئێڵە ڕووبکەنە کوێ بەڕاستی ڕۆیان کردو نازانین بەرەو کوێ ئەڕۆن لە ترسی پاراستنی گیان و خۆیان و ماڵ و مناڵیان چوەک عێراق چوەک و هەرێمی کوردستان هەردوو لا بێدەنگ لە بەرامبەر ئەم هێرشانی کە چەندین جارە دووبارە ئەبێتەوە لەسەر سنوورەکانمان و لەسەر هەرێمی کوردستان بەڵام تاکەی ئەم بێدەنگە بۆ هەڵوێستەیەک ناکەن تاکەی ئەڵێ ئەبێ بڵێن خەوتون بێگومان خەڵکیش کەم تەرخەمە بەڕاستی ئەمە من وەکو خۆم وەکو کەسی خۆم ئەڵم کەم تەرخەمم ئایا بۆ هاودەنگ نەبین لە بەرەوەی فشار بخەینە سەر هەرێمی کوردستان سەر حکوومەت کە ئەوان هەڵوێستە دروستکەن بەرامبەر ئەم هێرشانە خۆشمان میلەت بەڕاستی نازانم ئەبێ بڵێم وامان لێ هاتووە بێزاریشین ئەوەی هەڵوێستامان کرد بەرامبەر حکوومەت ئەوان بەرپەرچەکرداریان نەبوو لە بەرامبەر هەڵوێستەکانی میلەت هەستەکەم هۆکار ئەوەیە کە خەڵکیش بێدەنگین کردووە تەواوەتی بێزار بوون لە دەسەڵات و لە بێ هەڵوێستەکەیان ئەوەی هاواری ملت کرا کە سنوورەکانمان پارێزن بەڵام هەڵوێستەیان نەبوو دیارە ئەمەش دەگەڕێتەوە بۆکو شخصی خۆم کەسایەتی خۆم ئەمە بۆ چوونی مناڵم بۆیە خەڵکی بێدەنگە ئەوەنەیان هاوار کرد کەمپینگ دروست بوو هەزارەها سۆسیال میدیایان گرتە بەر بۆ هاوارکردن لە بەرابەر حکوومەت و هەرێم بەڵام هیچ هینێکیان نەبوو هەڵوێستەیەکیان نەبوو میلەتیش بێزار بووە لە شیان خۆی حکوومەتی کوردی بەڵێ ئەبێ هەڵوێستی هەبێ چکە ئێمە ئازارەکانمان هەموو یەکین هەموو کوردیەکە ئەگەر هەمومان یەک نەبین نەک تورکیا هەموو کوردستانمان داگیرەکرێ بۆیە پێویستەکە هەڵوێست وەرگرن نەک حکوومەت هەموو کورد هەڵوێز وەرگرێ لە بەرامبەر داگیرکردنی تەنانەت بستێ لە خاکمان نەک هەموو خاکیشمە با ئێمە ناوی نەنێن عشار یاخود بنەماڵە یاخود حزبێ یاخود کوتلەیەک ئێمە ناوی ئەنین کورد لەبەر کە خۆمان ناوە کورد کە شەڕێک یا ئاشوبێک بەرامبەر ڕوبەڕووی وڵاتەکەمانە بێتەوە هەمومان یەکە بین زۆرمان یەکتری خۆشێ لەو کارە ساتانەیە بەڵام بەداخەوە دوای کارە ساتەکانمان هەموو ئەبین بە کوتلە و حیزب هیوادارم ئەو کوتلە و حیزبانەش هەڵوێستیان هەبێ لە بەرامبەر هەموو تەنگانەیەکی بەرامبەر بە کوردستانمان بە ئێمە نابێت یعنی بڵێن بەشێک جیاکەینەوە لە بەشێکی ترمان چکە ئێمە پێمان ئەوترەیە کورد کەوتی کورد ئەبێ یەک هەڵوێز بێ لەبەرۆک هەموو چکاتی تەنگانە بێ یاخۆشی بێ دڵنیا دەکەمەوە کاتێککە بەرەنگاری دوژمنە بوونەوانەیە هەمومان سەیرم ئەکرد دایکان ژنان کچان مناڵان دڵنیا دەکەمەوە تەنانەت مناڵەکانیشمان لە قوتابخانەکان هەڵوێستی ئەویان وەرگرت بوو کە ئەبێ ئێمە هەڵوێستمان هەبێ و نەشیدیانەوت فعالیاتیانە کرد کە مناڵێک هەز بەوەکە ئەبێ گەورەکان چۆن هەز نەکەن بە و شێوازەی کە گەورەکان داوایەکەن یعنی ئێمە هەستی پێ ئەەکەین ئەڵێن با بەش نەبین کوتلە نەبین لەبەر ڕۆژێکی ئاوایە گەورەترین زیان لە بچووکمانەکە ئەجا لە گەورەمان دڵنیا دەکەمەوە زیانەکان یەکەم پێش گەورەکان لەسەرەوە گەورەترین زیانیان بەرەکەوێ ئەجا تا بەرەو جیل بە جیلمان هەتا ئەبێ بەرەو دواشەوە
زۆر 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 تەسیراتی شێبێ ئێستا ئێمە بمانێ و نەمانەوە چەنەها سیاسەت مەدارمان هەیە چەنەها لێهاتوومان هەیە تێگەیشت و عاقڵمان هەیە بەڵام بەداخەوە بواری نایەن یاخود ڕێگەی پێنایەن ئەوەیان نازانم یعنی بابۆ بە هەندێک کەسی بەجێ بیڵین بزانین ئەم تێگەیشتوانە ئەم لێهاتوانە ئەمان خەباتێکی تایبەتی خۆیان کرد با بەجێ بێڵن جێگەی شانازین جێگەی ڕێزن جێگەی حرمەتن شەیدیراوە سەرکەوتن بووە ئەم ڕۆژەمان دیوە واز بێنن باجی لە تازەکانمان تێگەیشتوەکانمان عاقڵەکانمان کوردستانمان بۆ فراوانتر و گەورەترکەن وەگلەوەی پچووکی کەنەوە دڵنیاتەکەمەوانی خۆمان پچووکەکەینەوە بێگانەش سەیری دەم و کردار و ڕفتاری گەورەکانمانەکە ئەگەر ئەوان بێت و بیڵێ فراوان با بە وڵاتەکەت گەورەی بکات دڵنیاتەکەمەوە وڵاتیشمان گەورەتر و فراوانترە بێ